نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتووانی چەکی کیمیایی هەڵەبجە ماوەی 10 ساڵە بڕیاری دروستکردنی دەرچووە، بەڵام ماوەی چەند مانگێکە بە تەواوی بیناکەی تەواو بووە و بەرپرسانی تەندروستیش ڕایدەگەێنن لە ئایندەیەکی نزیکدا نەخۆشخانەکە پێشوازی لە چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیایی دەکات. بەوتەی بەرپرسانی تەندروستی سەرجەم ئامێرە پزیشکیەکانی ناو نەخۆشخانەکە دابین کراوە، بەڵام چەند کارێکی کەمی وەکو واژۆکردنی گرێبەستی کارمەندان و هێنانی تیمێکی پزیشکانی ئێرانی ماوە تەواو بکرێت. ئەو دکتۆرە بەڕێزانەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە یەن بۆ پارێزگای هەڵەبجە بۆ نەخۆشخانەی کیمیاوەرانی هەڵەبجە هەمویان دکتۆری پسپۆڕن لەسەر جەمبوارەکانە وەکو پێست و چاو و قورگوڵ و تووجۆ و سنگ و هەمووشیان پسپۆڕن، هەمویان شارەزان لە بەرکەوتنی چەکی کیمیایی و پێشتر ئیشان لە بوارا کردووە. ئێمە لایەن خۆمانەوەیە و دکتۆرانەمان هەڵبژاردووە کە هەمویان اختصاسی تەواویان بەرامبەر بە نەخۆشخانەی کیمیاوەران و ئەو نەخۆشانە هەیە و ژمارەیان پێم وابێ 11 دکتۆرە کە گرێبەستیان لەگەڵا ئەکرێت بە شێوەی عەقد دەبێت بۆ ماوەی 2 ساڵ لەناو نەخۆشخانەی کیمیاوەرانە چارەسەر دەکرێت. بەپێی بڕیاری وەزارەتی تەندروستی هەرێم نەخۆشخانەکە گشتیە و تەنها بریندارانی کیمیابارانی هەڵەبجە چارەسەر ناکات، بەڵکو هەموو بریندارانی چەکی کیمیایی لە هەرێمی کوردستان دەتوانن سەردانی نەخۆشخانەکە بکەن. بڕیارە نەخۆشخانەکە 284 کارمەندیە بێت کە زۆربەیان لە کەسی نزیکی بریندارانی چەکی کیمیاوین و 11 پزیشکی ئێرانی بە گرێبەست کاری تێدا بکەن. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش نیگەران و دەڵێن بێئاگان لەو تیمەی کە بڕیارە وەزارەتی تەندروستی بیهێنێتە نەخۆشخانەکە. بەپێی ئەو سەردانانی ئێرانمان دکتۆرەکانی ئێران لە بواری کیمیاباران هەمویان دەناسین و ئاگادارین لە بارودۆخیان و چۆن ئەوان تەعامل لەگەڵ نەخۆشەکان ناکەن. بۆیە ئێمە بەلامانەوە جێگەی پرسیار بوو هاتنی ئەو تیمە بەبێ ئاگاداری کۆمەڵەکەی ئێمە و بردنەوەیان بەبێ ئاگاداری ئێمە و ڕۆشتنی وەفدەکەش بۆ وڵاتی ئێران بەبێ ئاگاداری کۆمەڵەکەی ئێمە کە ئێمە لایەنێکین بە فەرمی نوێنەراتی کەس و کاری قوربانیەکانەکەین. ئێمە دەمانەوێت ئاسانکاری بکەین، نامانەوێت گرفت دروستکەین، بەڵام ئەگەر ئەوان بێن ئەو عەقدە لەگەڵ تیمێکا بکەن کە شارەزایان نەبێت گرفتەکە نەک چارەسەر بێ بگرێت گرفتەکان قوڵترە بنەوە. لە ساڵی 1980ەوە لە ساتەوەختی کیمیابارانکردنی هەڵەبجە تا ئێستا بریندارانی چەکی کیمیایی لە دەروەی وڵات چارەسەر وەردەگرن و بەشێکیشیان لەسەر گیرفانی خۆیان ڕۆشتونەتە وڵاتانی دەرەوە. جێگەی ئاماژەشا ڕۆژانە تەندروستی و ژیانی بریندارانی چەکی کیمیایی بەرەو خراپتر دەڕوات و لە ماوەی ڕابردوودا بۆی نەبوونی نەخۆشخانەیەکی تایبەتەوە یەک لە دوای یەک بریندارانی چەکی کیمیایی گیانیان لەدەستداوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.